پەرەسەندنە سیاسی و سەربازیەکانی ئەم دواییەی ناوچەکە وڵاتی یەمەن و هەوڵەکانی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵکردنی گەرووی هورمز جارێکی دیکە مەترسیەکانی داخستنی گەرووی بابولمەندەبی وەک کارتێکی گوشار هێناوەتە پێشەوە. هێرشە ئاسمانیەکان بۆ سەرفڕۆکەخانەکان و ڕێگریکردن لە ئاتوچۆی کەشتی ئێران و سەپاندنی گەمارۆ بەسەر ئەو وڵاتەدا ئاماژەن بۆ ئەوەی کە ڕەنگە ئاڵۆزیەکانی گەرووی هورمز بەرەو بابولمەندەبیش پەل بکێشێت. ئەوەش لە ڕێی حوسیەکانی یەمەنەوە کە هاوپەیمانی ئێران و تاران دەتوانێت لە ڕێی بەکارهێنانی ئەو کارتەوە هاتوچۆی دەریاوانی لەوێش پەک بخات. ئەم دۆخە نەک هەر ئاسایشی ناوچەکە بەڵکو تەواوی سیستمی بازرگانی جیهانی ڕوبەڕووی هەڕەشەیەکی ڕاستەقینە کردوتەوە. گەرووی بابولمەندەب یەکێکە لە گرنگترین دەمارە ئابوووریەکانی جیهان. ئەم گەروە کە پانیەکەی لە تەسکترین شوێندا 30 کیلۆمەترە پردی بەستنەوەی کیشوەرەکانی ئاسیا و ئەفریقایە و دەریای سوور بە کەنداوی عەدەن و دەریای عەرەبەوە دەبەستێتەوە. هەروەها ڕێڕەوی بازرگانی ئاسیا و ئەوروپایە و ڕۆژانە بڕێکی زەبەلاحی نەوت کە بە 7 بۆ 10 ملیۆن بەرمیل دەخەمڵێنرێت بەم ڕێڕەوەدا تێدەپەڕێت. جگە لەوەش نزیکەی لە سەدا 15 کۆی بازرگانی جیهانی و چارەکێکی غازی ئەوروپا بەم گەروەدا گوزەر دەکات. ئەمەش وای کردووە کە هەر جۆرە پەککەوتنێک لەم ناوچەیەدا ببێتە هۆی شڵەژانی بازاڕەکانی جیهان. داخستن یان نائارامکردنی ئەم ڕێڕەوە ئاویە تێچوویەکی خەیاڵی بەسەر ئابووری جیهاندا دەسەپێنێت. ئەوە لە کاتێکدایە کە داخستنی گەرووی هورمز گورزێکی توندی پێشوەختەی وەشاندووە. ئامارەکان دەری دەخەن کە ساڵانە زیاتر لە 21,000 کەشتی بە گەرووی بابولمەندەبدا تێدەپەڕن کە بەهای بارەکانیان دەگاتە 700 ملیار دۆلار. گۆڕینی ڕێڕەوی کەشتیەکان لە بابولمەندەبەوە بۆ خولانەوە بە دەوری کیشوەری ئەفریقا کاتی گەشتەکان لە 31 ڕۆژەوە بۆ 41 ڕۆژ زیاد دەکات و تێچووی هەر کەشتیەکیش لە 1 ملیۆن دۆلارەوە بۆ نزیکەی 2 ملیۆن دۆلار بەرز دەکاتەوە. جگەلەوەی کە کاریگەریەکی وێرانکەری لەسەر داهاتی کەناڵی سوێز هەبووە. بە جۆرێکە داخستنی گەرووی هورمز و جەنگی غەزە داهاتی ئەم کەناڵە لە زیاتر لە 10 ملیۆن دۆلارەوە بۆ کەمتر لە نیوە دابەزیوە. ئەمەش زیانێکی گەورەی بە ئابووری وڵاتانی دەوروبەرگەیاندووە و داهاتەکانیشی بۆ نزیکی سفر دادەبەزن. لە ڕووی استراتیژیەوە ناسەقامگیری لە بابولمەندەب کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەناردەی وزەی وڵاتانی کەنداو دەبێت. تەنانەت ئەو بۆریە نەوتانەی کە بۆ دوورکەوتنەوە لە گەرووی هورمز دروست کراون لە کۆتاییدا هەر پێویستیان بە ئارامی بابولمەندەب هەیە بۆ ئەوەی نەوتەکە بگێننە بازاڕەکان. یەکێک لە گەورەترین زیانمەندەکانیش وڵاتی چینە، چونکە هەم بۆ دابینکردنی وزە و هەم بۆ گەیاندنی کاڵاکانی بۆ ئەوروپا پشت بەم ڕێڕەوە دەبەستێت. بۆیە پەککەوتنی ئەم گەروە بە واتای پەککەوتنی بەشێکی گەورەی پیشەسازی و بازرگانی لە ئاستی نێودەوڵەتیدا دێت. لە کۆتاییدا ئەگەر هەڕەشەکان بەردەوام بن جیهان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی دابینکردنی کاڵا و وزە دەبێتەوە و ئەم گۆڕانکاریانە وا دەکات کە کۆمەڵگەی نێودەوڵەتی پێویستی بە ڕێکەوتن و ڕێوشوێنی نوێ هەبێت بۆ پاراستنی ئەم دەمارە خوێنبەرەی جیهان. چونکە هەر جۆرە گرژیە کاردانەوەی توندی لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک لە سەرانسەری جیهاندا دەبێت.